خەڵکە بەڕێزەکەی و ئەڵڵا دەستەکانە خۆش بێ کاکە ئەڵێم کە گەرما بێ چی خۆشە بەخوا بازاڕێکی شەقلاوە زۆر جوانە کاکە و ماینە لە هەڵیان ناچۆ ناتوونەتە دەرەوە کورێر حیامان چوو بواکن بە قوربانگوێ لە گەورەگە چی سەماینەکە لایەن بەخوا عادز نەبن ئەسپە شۆین فیلە شۆین ئیتر بەسەرش بێسەرەوەیە پاسکیلەکەم تۆزێ ئیسراحەت بکە هاتوومەتە سەفاری شەقڵاوە من لەنیا عەبدوڵڵا تۆ کێ؟ تۆ لاوە چییە؟ ساڵانێکی زۆر کۆن لە ئێستا ئەم جێگەڵبانە جیاواز بوو بەڵام خەڵکە بەڕێزەکەی و جوانەکەی و باشەکەی هەروەک خۆی ماوە زیاتر بۆ کەمترنەوە بەڵام بەڕاستی شەقڵاوە لە ئێستایە شوێنێکی گەشتیاری زۆر جوانی کوردستانی گەورەیە چونکە لە عەرەب لە تورک لە فارس لە ئازەری لە هەموو قەومێک لێرە بوونی هەیە و ئەیبینی شەقڵاوەشی هەمووانە بۆیە ئێمە ئەمڕۆ لێرەین و ئێوەش دەتوانن بینەری بەرنامەکە بن تا شتە جیاوازەکانی نێو شەقڵاوە ببین بەخوا بازاڕێکی شەقڵاوە زۆر جوانە ئەجا زۆر شت وەکو جاران نەماوە کە من هاتووم پرۆگرامم تیا کردووە ئێستا شتەکان دەگۆڕاون ئەو گندۆرەی کوێیە؟ شیرینەوەیە؟ شارە زورە؟ بخۆم لەگەردنم ئازاکەن زۆر سوپاس چاوتان خۆی ئەرێ گوێم لە پەندێکی پێشینان بوو تۆ دوێت گوێم لێ نەبوو ئاخر بەخوا گوێم لێ نەبوو بەڵێ یعنی خزمان ئەگەر پڕ بوو هەمووان ئەیانێ کوڕێ ئەڵێم خوای گەورە لە ساخی باتێ بای هەموو شتێک لە شتان ساغ بێ ئەو کاکەیە بەسەر و شکل زۆر گەنج دیارە بەڵام ڕیش و بەسەر و شکل اختیار دیارە بەڵام بەدڵ گەنج دیارە بەخوا بە هەردووکی هەر گەنج دیارە تۆ عەزیز لە شتان ساغ بێ ئەم کاڵەکە خەسار نابێت لە بەرەو هەتاوە ئەوە سار دەبی چەند ئەو هەتاوە پێی پێویستە بەڕاست بۆیە ئەڵێم کاڵەکەکەم ساردا یاخوا لە شتان ساغ بێ تۆزێکی کە ئێرە قەڵە باڵغە بێ وانە هەموو کەسێک ڕووی تێکا وانە هەموو شوێنێک ڕووی تێکا ئارێوە تۆزێکی پێویستە دەبێت قەڵە باڵغترە بێت ساڵانی بەر لە ئێستا کە من هاتم بۆ شەقڵاوە وانە بوو ئێستا شەقڵاوە زۆر شت گۆڕاوە جوانتر بووە باشتر بووە ئەی چۆن ئەو شەقڵاوە گۆڕان کاری بەسەرهاتووە جوانتر بووە زۆر خەڵکەکەی باشتر بووە خەڵکەکەی باشە خەڵکەکەی ئەزیزە زۆر سپاس بژی حاجێت خەڵکی شەقڵاوەی تۆ لەنیا ئەزیزی قوربان خەڵکی لەنی ئەی خەڵکی کوێی ئەی بوا خۆز کردوەمان حاجی بەڵێ خۆی خۆش کردوەمان حاجی ئەمە ساڵە لێرەین بەڵام ئەگە 1000 ساڵی لێرەمین کە بە
بەڵام بەڕای من خەڵکی هەرکوێکی ئەم کوردستانە هەیە کوردستانە کوردستان هەمووی وانە خوایە هەموو خاکی خوایەوە تەواو هیچیکە شاید نییە هەر مرۆڤەکان سەلامەت بن و ئەو پاسکیلەکەی منە جوانە ڕەنگەکەشی جوانە وانە قوربانی ئەم حاجیگیان زۆر سپاس ئەوە لەمە ژۆیتت ئەوە ئەوە بەڵێ هەمە دەمێکە ئەمە لە مناڵی و حەزم لە پاسکیلە بەژی من خەڵکی سلەیمانیم قوربانی تۆ بم زۆر سپاس مام حاجی پرسیارێکی تایبەت بکەم بۆنێکی زۆر خۆشت لێ دێ ئەری وەڵا ینی بۆنەکە زۆر خۆشە چی داوە لە خۆت بۆنم لە خۆداوە بۆنی خۆشە ئاخە بۆنەکە زۆر خۆشە منی زۆڵم وەڵا ئارە وەڵا بۆنی ئەمە بۆنیەوە ئادەی بۆنی چی لێ دێ ئەمە مسکە کوردیەکانە وانی هەبیەم لە دەستم مام حاجی تەواو ئەڵڵا دەستەکانە خۆش بێ والله خۆشە لەش ساغ بێ مام حاجی یان لە شێوە ساغ بێ کاکەیان زۆر سپاس بژی لهلا وآلو آبي شرفني ذي ذريقاي خداي بيك سرهلينا بي بلا بيك زاد لم بمدايا ما تشق بناس كل بيبين رابي بەڕاستی جەوێکی گەرم و خۆش خەڵکێکی زۆر لە دەرەوەیە ئەنجا شەقڵاوە شوێنی زۆر جوانی تایە ئاوا کافتریای تایە لەسەر جادەی ڕێیسیە ئەنجا کە گەرما بێ بزانین چییە خوڕێ کاکە ئەڵێم کە گەرما بێ چی خۆشە ئەی ئەم چایە چیەکەی خۆینەوە لە کاتی گەرمایە دە هەر مادام بۆ بوونە یەک چاش بۆ من بێنن بێ زەحمەت قوربانە بم ئێمەی کورد لە هەر کوێیەک بین زستان بێ و هاوین بێ و بەهار بێ و پاییز بێ کوپە چاکەمان لە دەست ناچێ گەشتیار باشە؟ باشەوانە ئەخوا باش بێ الحەمدولله الحەمدولله ئەرێ کاکە و چامان نەبوو؟ ئای کاکەیان دەست خۆش قوربانە بم تۆ چۆنی؟ جا من یەکێشەمەیە دایم ئەڵێن چاکە و بۆکەی نەشەکرەکەەوە نەشەکر خۆرم بزانم شیرینە کوڕێکی قۆزی وەکو توێنایەتی دڵنیامە شیرینە زۆر عیبی نییە چاکەم دەست خۆش ئەنجا بە گەرما بێمە چی بخۆینەوە چا بێ ئێوە ناخۆش ئێستا هاتم بۆ ئەسب سواریەکەی پیرمان کە ئەسب سواریەکی زۆر جوان و تازەیە کراوەتەوە کە دانیشتوانە بەڕێز و جوانەکەی شەقڵاوە توانن ئیسفادەی لێ بکەن و ئەو گەنجانە ئەو خانومانە کاکەکان مناڵەکان تەنانەت بە تەمەنەکانیش ئەتوانن بێنە ئێرە بەخۆیان کاتێکی خۆش چکەم ئەسب بەڕاستی کاتێک لەگەڵ یادی هەموو شتێکت بیرە باتەوە
زانين چی هەیە لەم ئاسک سواریە؟ هاتمەتە قاعەکانی ناوە یەک شەڕە لە ناوە کاک محەممەد چۆنی؟ وام زانی شەڕە کاک محەممەد و چییە؟ کاک محەممەد سڵاو لەبێ زۆر زۆر سپاس کاک محەممەد ئەسب سواریەکی جوانتان هەیە ئەسب سوارێکە ناوی پیرمامە وام زانم تازەشە وایە؟ چەند قای ئەسب سواری لەم مەساحەیە هەیە؟ دوو؟ ئەی ئەتوانم بزانم خاوەنی چەند ئەسبن؟ 50 تا 60 ئێستام ئەسپە چیە کوێنەریە؟ ئەی بۆ نەهارە؟ ئۆی کورێتورەمە باشە ئەدەینێ ئەدەینێ کاک محەممەد یان بێرە بەخوا من ئەترسم بێتە دەرەوە بۆمان کاک محەممەد وەک بیستومانە ئەسب ناوشتی هەیە وایە؟ ئەمانە ناویان چین؟ ئەمە ناوی گوڵەیە گوڵە؟ گوڵێ گوڵێ سێو ناوە کوردەواریە لێرە لەدایک بووە ئەسمەشی عەرەبیە بەسکە لێرە لەدایک بووە ناوی کوردی لێنە نای ئەوە ناویشیە؟ ئەوە ئینگلیزی ناوی هێلەیە کاک محەممەد ئەمە نازەیە وایە؟ خوا نازە جوانە نازە گیان ئێستا من نازان بۆچیە ترسم نزیکە بمەوە قەت لە شوێنی شەڕ ئەکادمی چوون بەڵام قەت وەکو ئەوەی بیکەم بە پرۆگرامی ڕۆژانە نا هەفتەی دوو ڕۆژ زۆر باشە بەڵام ئەگەر کەسێک کە قەت نەچوو بێ بۆ لای ئەسب یان ئەسب سواری نەکرد بێ ئەساریە نەترسێ وایە لەمانە ئەگەر ئەپیدێ لە شوێنی ئەکادمی ئەسبەکە ئەکادمی ئەسبە هەڕایە هیچ غەڵەت نەکە حقیقی ئێستا لە دەروە دەزەدەی ئەسبەچی ئەسکارێکی ئەسبەکە نازانێ ئەسبە سۆن ئێستا کە دەست بەم لە نازەی ژڕونە نازەیە ئەوە چییە؟ دەبێ دەبا بیەمێ بەدەست بیەمێ؟ وایی نازەیە نازە ئەوە چییە؟ وەڵای ئەمە شەڕۆی نانێ ناینێ ئەمانەی کە لێرن هەمووی زۆرینەی عەرەبیە وایە؟ ئەی توخوا بەخوا دینیش بین بم گوناحە ئەها من چۆنم بۆت؟ باشە؟ تۆ شیش لە من ناکەی باشە؟ ئافرەدە ئەسبەکان ماشەڵڵا باڵایان زۆر بەرزە تخوا کاک محەممەدە ئەڵێم ڕۆشتی دڵم ئاوایە ئەبێ خواردنەکان بین باومیان یەک شتیکە ئێستاکە ئەو خواردنە ما بەنازە ئەوە نەگێ ینی داد خواردنەکە بۆیدا ئەگەر نەیدەوێ زۆر تووڕە ئێستا من دەستم بۆنی ئەوی گرتووە بیان بەهەر ئەسبێکیکە کێشنیە؟ لە مایندا کێشەی بەس ئەسڵ شخصی تووڕە دەبێت تووڕاوێ ئێستا لێرە هەیە شتیوە بەڕاست دەبا بچین بۆ لای بابی دەینەوەش بەلەمانی دەینە هەمووی ئەمیش بەخوا بەجێ نایاوینی یەک یەکە ئەگە عافیەتان بێ ئەڵڵا ئەمیش وەدە ڕیحان ڕیحانە ڕیحانە وەگڵ زۆر جوانی طبعا بەخوا منیش توشە جاستن ئینگلیزیە؟ عەرەبیە ناوەکەی وایە؟ ئەمە لێی نییە وایە؟ ماشەڵڵا نەزان من لە جلا لە هەموو شێگا حەزم لە ڕەشە ئەم ڕەشەش جوانە زۆری لە ڕەش و سپیە؟ باشە؟ ناویچە؟ لیمۆ؟ لیمۆ وای لی ئەوە چە لیمۆ بۆ نایە بەلاوە؟ باشە؟ ئەو بۆچی سەیف دەکا؟ پێی ناخۆشە؟ ئەگە بچی بۆ لای خۆی چیەکە؟ وەڵا لیمۆ عاجزە لیمۆ 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 تووڕە بووە باشە؟ وی ئەوە چییە؟ لیمۆ کوڕێوەرە باشە؟ خۆ هیچ ناکە کاک محەممەد
والله ئەوەنی پێ ناخۆشە؟ پێ ناخۆشەکەم بسمەلایوێ ئەمە ئەسپی خۆتە؟ ئەوە بۆیە غیراکە بۆی کە تۆ بڕۆی ئەی چۆن ئاشتیەکەیتەوە دە فەرموودەی قاڵە یەک لە شوودی لیمە تۆزە خۆ گرانکە بە قسەی منکە لدواي بالا جوانا المريقم كرايا زريدي مليها ويا لهلا وكسكوشينا كوشو بك فريد دينا جدل هەموو ڕۆژە ئەسبەکانە شۆن طبعاً یەک وشکیشە بێ بکرێنەوە ئەی باشە ئەڵم کاک محەممەد میکیاجشتیان بۆ نەکە میکیاجیان بۆ هەر ئەڵێن ئافرەت میکیاجە ئەسبە جوانش میکیاجەکە زۆر باشە ئێستا حەزریەکەن ئەو ئەسپەکی فریژیە لە ناوخۆندین بەس هۆڵندی لە هۆڵندا ڕەگەز هۆڵندی هادوو لەسەر خۆیە ینی هەر کەسێکە ئەس سواریش نەزانێت ئەوە نابێەوە بەس ئێستا ئەکادیمانێ هەر کەسەگە سواری نزانێتانی ئەس سواری لەسەرەوە تاقیکاتەوە ئەسبە شۆین فیلە شۆین هەموویە شوین دەخوا خۆشە ئاوە بگەرمایە ئاوی پیاکەم ناژوڵێ هاڵا چیتەوێ بە جوان خەریکین ئەو شۆین پاک دەکەینەوە ئەڵەن با کلکی بکەین بە پرچ ئەیچی ئەزی لە ئاوە پێم پێ بێتەوە گورە عیبەوە چیە کەوتونەتە هەر لە کەسەما ماینێکە لەویایە ئەڕواتەوە تووسی هەمیان ملیانی ناوتە دەرەوە بچنە ژوورەوە قوربان شاوەکە بڕۆنە ژوورۆ کاکە ئەو ماینە لە هەمیان ناچۆ ناتونەتە دەرەوە کورێر حەیامان چوو بواکەن بە قوربانگوێ لە گەورەگە چی ئێستا ماینەکە لایەن بەخوا عادز نەبن لەبەرەوەی ئێوە حەیاتان بردین ئەمڕۆ ئەوە عادز بۆ چۆ ژوورەوە لێ جەماعەت لێرەوە کە داغەڵ بوو مەڵێ وێنەگرتن قەدەغەیە خۆمە وێنە ناگرین ئێمە تەسویرەکەین ماڵی خۆمانە و تەسویرەکەین و یەین و ئەڕێن کورە بابە دەبوواکەی تۆ هەر حەیامان چوو بۆ ماینێ واکە جەماعەت لێرە کۆمەڵە ئەسپی زۆر تایبەت و جوانەی لێیە کە هەمویان بۆ بتوڵەن و لێرە ئەمانە هەموو تەمەنێکی زۆریان هەیە تایەتی 20 ساڵە کە لێرە تەنها عەرز کراوە بۆ ئەوەی کە کەسێک بێوێت لەم جۆرە ئەسپە بکڕێ تەنها لێرە دانراوە بێچوو بەرهەم دێنێ و بێچۆکان دەتوانرێت بفرۆشە و تەڵەبێکی زۆریشی هەیە لە وڵاتانی عەرەبی ئیمارات ئەوروپا تەنها بۆ کەسانەیە ئێرە کە یانەوێت تەنها بیبینن شکل و شێوە ببینن و بڕۆنە دەرەوە و لەبەرەوەی شتێکی تایبەت و ناوازن بەڕاستی لەبەر ئەوە وێنەگرتن لێرە قەدەغێ و جاشێ ئێمە وێنە ناگرین ئێمە تەسویرەکەین کورە عیبە زۆر عیبە ماینێکە بینی و ئەمەنی خۆی ناوەتە دەرەوە دەبڕۆ ژوورەوە کاکە دەبڕۆ ژوورەوە وەڵڵا عیبەوە چییە؟ لوتیشم لێکە ئاواش ڕاتەوە دواوە پۆزیش لێن ئەوە منی گشتە کوڕێ پۆز لێنێن منیش و هەموو بینەرانی شایەتی ئەوەن ماینێکتان بینی ئەمە
سەری خۆتانی نادێ با بڕۆم بۆ لای ماینە تۆزێ نەسیحەتی و ماینە بکەم کە وەی کە نەیە بەلاتانە ئێستا منە ڕۆم بۆ لای ماینەکە ئێوە ناچن لەلەلا لەلەلا کوڕی قۆسۆنی ئەو ماینەکە بیتە ژوورەوە بەس ناهێڵن نا ئەو بواکەن بۆ ماینەکە تخواعی نییە تخواعی نییە بۆ ماینێ واکەن لەلەلا من لەگەڵ ماینەکەیان با بڕۆین با بیبێن لە داخی ئەوان وەرە دەی پۆز لێ تۆش ئەی بای بای ماینەکەم برد پەلامارینێ کوڕێوە بواکەن وەڵا عەیبە وەڵا عەیبە تۆ هەر خۆ کوشتووە تۆ زۆر خراپی ئەوە لە ژوورەوە کەوتە هەلەکە سەما وڵا کەوتۆتە یەک هەلەکە سەمایەک بۆ ئەو ماینە کورێ دەوامەکە کورێ دە عەیبە هەر بچۆدی و هەر بچۆدی و عەیب و شوورەی بچۆدی ئەو لای زاورە تاوا هیچ شتێنانی بخۆی دەوە دەست سلکە دا یەڵە لێیدا تاوا لەس ژیە تاوا خلاصی سیارەوەندە یەڵە کاک محەممەد جەنابتان وەکو بیستومە بۆستا بۆستا کۆم لانجا دەی بۆست ئەڵێن لە میسر شادت بەدەستێناوە کەواتە متەڕیبێکی باش خەڵکی شەقلاوە لە دەست خۆتامیان با بە جوانی فێر ببن ئەسب سواری بەڕاستی ئەگە تالبی بی عاشقیە بی وایە و من چەند جارێکیکە بۆ بەرنامە یاخود بۆ حەزێک سواری پشتی ئەسب بووم بەڵام وەکۆی ڕۆژانە نا بەڵام هیچ طبیعیە ئەوە کاتی دەستگولی دەتکەمە ئێستا تسینیە تا بڕۆ بەبێ منە کاواز پێش ئەکادیمیا بۆکراسەکەی کەتانە هەڵە لە دۆ ڕیبانە چیکەم بەخوا نێکوردیم شەو یارم میوانە باڵای نەما مەقەیسی تازە دەرە یاگەڵا بێنەوە بێنەوە ماچڵکەو لە جیاتی دەر ڕوو بەڵا سەیری کەستان خەڵخاڵە و باڵا بەرزوو ڕەشتاڵەوە ئەم گردەنا ئەو یاڵە و ئەو یاڵەنا ئەو پاڵە و دوێنێ نەرمە خواست بێنی داکی ئەڵێ مناڵە و ماڵیان لە هەو رامانە و باغیان چەمی ئاوێ سەر لە باتی بگێ بێلی مۆ گرتوویەدا نەیگەوهەر ئەسپەکەی من ئاقڵە چەمەستەیەوت ڕۆقەیتان خەڵدڵداوە بە چەندان بێجگە لەمنی ماڵوێران چەند کەسڵ کرد سەرگەدان چەند جوانی چەند دەمەسی ئیتر بەسەرەش بێسەرەیەوەیە پاسکیلەکەم تۆزێ ئیسراحەت بکە هاتوومەتە جێگەی گەنجان جێگەی عایلە بەڕێزەکان ڕۆژ ڕۆژی گەنجە ڕۆژ ڕۆژی عایلێ هەرێ بابە منی شۆکۆی کەمە ناوەڵا پاسکیلەکەم گەرمایە بێ چیم بەرسێبەر چۆن پاسکیلەکەمم خۆشە وڵام شوێنەر بۆ من کراوە خۆ ئەچان کاتیەوە هاتووە ئیتر پاسکیلەکەی سراحەتکە سۆر چاکە
سەردەمی گەنجانە الحەمدوللیلا ئێستا عایلە بەڕێزەکانیش لەگەڵ کچ و کوڕەکانیانە بۆ شوێنانە ئاچن کە مەترسیدار نییە کە مناڵەکان چ کچ بێت و کوڕ بە حەزی لێ هاتوومەتەوە جێگەی با پێکەوە بڕێنش ئەمڕۆ هاتوومەتە سەفاری شەقڵاوە کە کۆمەڵێک گەنجی زۆر باش و ئەزیز و زیرەک لێرە کارەکەن کۆمەڵێ یاری زۆر جیاوازیان داناوە بۆ گەنجان سەلام عەلەیک چۆنی قوربانە بم تۆ چۆنی ئەحواڵە ماشەڵڵا ئەمڕۆ گەرمە بە جێگەکەیەوە فێنکە الحەمدوللیلا سەفاری شەقڵاوە زۆر شتی جیاوازی داناوە نەک تەنها بۆ شەقڵاوە بەڵکو بۆ هەموو کوردستان چکەم شەقڵاوەی هەموو کوردستانە اینجا سەفاریەکی زۆر جوان و جیاواز کۆمەڵشتی جیاوازی تایە وایە من ئەڵێم هەنێ یاری هەیە لێرە لە عێراقی شاتوانین بڵین یەکەمە وڵا ڕێنگوێکمان هەیە چووکی پێ دەڵێن زۆر خۆشانە و لە عێراقی کەم یانی یاریێکی زۆر خۆشە ڕۆژانە خەڵک دێ ینی یاریێکی زۆر خۆش خەڵک دەکە عەزیزێ زۆر باشە ئێستا ڕۆژانە خەڵک زۆریە دوانە گروپا دیەن یان تاک دیەن وڵی گروپمان هەیە تاک دێن کوردمان هەیە عەرەبێ ماشەڵڵا کۆمەڵێک گەنجی زۆرە لە خۆ کۆ کردوتەوانێ من دایم ئەڵێم شتی جوان و باش بکرێ هەم گەنجان ئەتوانن نیش بکەن وانە و هەم تۆ شتی جوانت ئەبێ گەشتیا زیاتر ڕوتێگە وایە من دڵم لێیە بۆ یاریەکان ئەڵێم یەک یاریەکان باشانی خەڵک بین ئینشاءڵڵا قوربانە بم بۆیە هەمووان ئەتوانن کە بەرنامەکەتان بینی بێن یاریەکان لێرە تاقیکەنەوە بەژی فەرمووی مانزەڕەیەکی جوان شکل و شێوەیەکی جوان چۆن کاکە لە خوارەوە مەزبەح و ئەکوا پارک و سەوزایی و جۆلانی مناڵ و ڤێلا و کابینی گەشتیاری بەڕاستی زۆر جوان ئەڵڵا ئەمە یەکێکە لە یاریەکان جۆلانی کارەبایی باسەکەوم پیشاسین من بردم تو چخماخی من پیاڵە تۆ پەرداخی من چیغم تۆ دەواری من خەڵ تۆ خەنداخی هۆکەویمەڵەمکەوی هۆرا زۆر سەر ناکەوی خۆندرەکانە ئەزەڵێ هەر وەسێت بکەی باشە تۆڵێکی وەسێت بکەم نمرە بیستدانەی خۆشێ لەمە دیز ڕادێ باسی تۆ یەکرد لە ئەڵمان و لە ئینگلیز ڕادێ باسی ئەڵڵا لەو مانزەڕەیە ئای خەڵکی شەقڵاوە خۆزگەم بە خۆتان چکەم زۆر نزیکە هەرچەند ئامانەوە ئی هەموومانە بەڵام بەڕاستی بۆ ئێوە زۆر نزیکە بە یەک چەقە ناگەن باش بوو کە من لە ناو شەقڵاوەیانە بوو نا هەموو ڕۆژێ ئەم جێگەی من بوو تێگوارە یارەکەم بی کانێک بێ و هاڕێ بێەوە تەیارە چی بکەم بۆ سەڵ پەنپارم بیدەم بەجوو تێگوارە یارەکەم بی کانێک بێ و هاڕێ بێەوە تەیارە دوڵم لە باری سەری ناسکە لەدمایە و هەر خورمایە و بە قوربانی ئەو چەبم لەو پاڵی لای دەرگایە و بە قوربانی یەکێ لە ڕای خوا دەستم بگرێ بەرنە بکاتە وای بەڕاستی خۆش بوو زۆر خۆش بوو بەس زانی چی تۆزێت ترسناکیشە بینی خۆمان بێ ئەوە منی ژوام لێ
شويارم میوارم بالای نما ما خیسی تازه داره یا گلا بینو بینو ما تو کولت یادی در رو بالا سیری کستن خالو بالا برزو رشتالو ام گردنا او یالو او یالنا او پالو دونه نرمه خواست بینی داکی یالی من الو مالیان لهو رامانو باغیان چمی آوه سر لباتی بگه بیلی مو گرتوی دا نگوهر بەڕاستی دەیەکی زۆر زۆر خۆشی هەبوو هیچ کەس نەترسێ بەخوا بە سۆزایی شتی جوانە یەک لەحظە ناوێرم بڵێم چانە لەبەری هەموو کارمەندانی لێرەی شەکەن بەڕاستی لێزانینێکی تایبەتیانێ ئای گەلێ مەمنون هەسافی مەمنون دەستکێشەکانیتان با بەمە ئێستا خۆمان ئامادە کردەوە بۆ سەفاری بەڵام بەنە سەفاری ئەم بازە چییە؟ ماڵیە؟ هەنی چی زۆر بۆ دەستی بەوە باز دەکە بێ مەمنون گیرە دە مناوە وەسپاوی ها من لەنیا عەبدوڵڵا تۆ کێ؟ تۆ داوە چییە؟ ئاوا سێفمەکە سە دەستی بۆ بەرە ئەو خۆ بەسراوەتەوە دەرگایە بە قوربانی ئەو چە بەم لەو پاڵی لای دەرگایە سەکەی کەتانە هەوڵە لە دۆ ڕیبانە چی بکەم بەخوا نێ کوردیم شەویارم میوانە باڵای نەما مەقەیسی تازە دەرە یاگەڵا بێنەو بێنەوە ماچڵکەو لە جیاتی دەر ڕوو بەڵا سەیری کەستە خەڵخاڵە و باڵا بەرزوو ڕەشتاڵە و ئەم گردەنا ئەو یاڵە و ئەو یاڵەنا ئەو پاڵە و دوێنێ نەرمە فاز بێنی داکی ئەڵێ مناڵە و ماڵیان لە هەو رامانە و باغیان چەمی ئاوێ سەر لە باتی بگێ بێلی مۆ گرتوویەدا نەیگەوهەر ڕۆخەیتان خەڵدڵداوە بە چەندان بێجگە لەمنی ماڵوێران چەند کەسڵکری سەرگەدان چەند جوانی چەند دەمەسی چەند زوو لە خەو هەڵەسی برز و تەلی کارەبا چاوەڵ گڵۆ پیشەسی من بەردەم تۆ چەخماخی من پیاڵە و تۆ پەرداخی من چیغم تۆ دەواری من خەڵ تۆ ئەزیزانم ئەمڕۆ لە شەقڵاوە ئەمەنە یاری جۆرا و جۆر و ئەمەنە شوێنی گەشتیاری خۆش و ئەمەنە گەنجی بە ئەدەب و ڕێک و پێک بەڕاستی ئەمەنە فریاکەوتم بۆ شەقڵاوەی ئەزیز بۆیە
نەمتوانی زۆر لە نێو شەقڵاوەیە لەگەڵ ئەو خەڵکە بەڕێزەیە بگەڕێم و قسەی خۆش بکەم لەبەرەوەی ماوەی بەرنامەکەم زۆر کورتە، بەڵام دڵنیاتانەکەمەوە بەشتی زۆر جوانتر. شەقڵاوە زۆر لەوە زیاتر هەڵەگرێ، بەڵام بزانن گەنجانی شەقڵاوە خەڵکە جوانەکەی شارە جوانەکە بەڕاستی لە ئێستاە لەو پەڕی پێشکەوتنایە. تۆی گەنج تۆی ئایلا دەتوانی سەردانی شەقڵاوە بکەیت و دیمەنە جوانەکان بە چاوی خۆ ببینی. بە یەک پاشە قۆڵی سوورەوە ماڵەوە. شاسي من بردم تو چخماخي من پیاو تو پرداخي من چیغم تو دواری من قوم تو خنداخي او كريما ممكني هو رازو سر ناكني خوندركانا دايلو نو سوبروبا